سڵاوتان لێ بێوەم کاتتان باش ئەوترێ لە بەشێک لە هۆڵەکانی یاری لە ژڕێکی و یاری ئاسن لە هەرێمی کوردستان پرۆتینی بێکوالێتی و ماوە بەسەرچوو لەگەڵ هۆرمۆنەکان دەدرێ بە یاریزانی کورد چۆن و لەکوێوە ئەم جۆرە مادە بێکوالێتی و ئەم جۆرە هۆرمۆنانە دێنێتە ناو خاکی هەرێمی کوردستان لەسەر ئەم بابەتە گرنگە لە بەرنامەیەم جارێ بنکۆڵ لەگەڵمان بن. هەموو خانەکانی لەشی مرۆڤ پێویستیان بە وەرگرتنی وزە هەیە بۆ جێبەجێکردنی فەرمانەکانیان کە دەکرێت لە ڕێگەی خۆراک یان تاوکارە خۆراکیەکان بەدەست بێ. ئێمە باسی ئەو وزە بەخشانە دەکەین کە بە تایبەتی گەنجان پەنای بۆ دەبن لە پێناو بنیادنانی لەشێکی ڕێک و شیک. تاوکاری خۆراکی کە لە ناو خەڵک بە پرۆتین ناو دەبرێ ئەگەر بە شێوەیەکی تەندروست و بەپێی ڕێنمایی پزیشکی و ڕاهێنەری پسپۆر بەکاربێ بە سوود بەخش ناوزەن دەکرێت بە تایبەت بۆ ئەو کەسانەی وەرزش بەشێکە لە چالاکی ڕۆژانەیان. لە سلێمانی لە یەکێک لە هۆڵەکانی یاری لەش جوانی وابڕیارە هاوکات لەگەڵ بینینی دکتۆر هاوبیر عەبدوڵڵا پاڵەوانی پێشووی جیهان و ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق بۆ یاری کیک بۆکسینگ دوو یاریزانی بەرزکردنەوەی قورسایش ببینین کە بەهۆی بەکارهێنانی هۆرمۆن و تاوکاری خۆراکی بەهەڵە گرفتی گەورەی تەندروستیان بۆ دروست بووە. بەڵام دوای چاوەڕوانی چەند کاتژمێری لە ڕێگای یەکێک لە ڕاهێنەرەکانی بە ئاگا لە تەندروستی ئەو یاریزانانە پێمان وترا ناتوانن بەشداری لە پرۆگرامەکە بکەن. ئەمە مۆسایی زانکۆی سلێمانیش نایشارێتەوە بەکارهێنانی هۆرمۆنەکان دەبنە هۆی لاوازی توانای سێکسی لای مرۆڤەکان. ئەو دوو یاریزانەی کە پێشتر باسمان کردە ئەم ساتە ئامادەیان تایە چیرۆکەکەی خۆیان باس بکەن؟ ناڵێن بۆچی؟ خۆیانە مەسەلەن لەوانەیە حەز نەکەنیان مەسەلەن شاد بوو بێتەوە یان شتێکی تر و چینە شتێکە بێت. تۆنێ ئاگدار بووی نازانی کێشەکەیان چی بوو کە تووشیان بوو؟ نەبڕوا بکەن. ئاگدار نیت. ئامادەش نین قسە بکەن. نەوەڵا. بەڵێ سوپاس دەکەم ئوستاز. دەستەکانی خۆش بێت. زۆر سوپاس قوربان دەست خۆش خواحافیز. کاک دکتۆرە بێرەوەی جەنابیشت هەر گوێت لێ بوو. بەڵێ. تووشی کێشە بوون. بەڵام ئامادە زۆرە بەڕاستی نمونە زۆرە بەڵام ئەزانی چۆن هەنێشت هەیە چکە باڕاشکاوە نەبین هەنێ لەو هۆرمۆنانەی کە بەکارهێنێن تەسیر لە شێوازێک لە شێوازەکانی پیاوەتی پیاو ئەکات. ڕاهێنەر خۆی لێ بووە بە پزیشکەکە لە خۆ پرۆتینە نووسێ هۆرمۆنە بە یاریزان دەرزی لێ چیت بینیوە؟ ئەوەی ڕاستی بێت هەموو لەو جۆرە ئەو جۆرە شتانی کە باسی کرد هەمووی لە هۆڵەکانی وەرزشی لە زۆربیان نەک لە هەمویان بەرچاو ئەکەوێت. بەڵام ئەوەی ڕاستی بە ئێمە دووشت هەیە جیایم بکەینەوە. یەکەم هۆرمۆن لەگەڵ سەپلمنت وەکو پرۆتین و گلوتامین و ئەمینۆ ئەسید و ئەم جۆرە سەپلمنتانە ئەم جۆرە سەپلمنتانە ئەگەر بە شێوەیەکی تەواو و تەندروست بە کوالیتی کۆنتڕۆڵە تێپەڕ بێت ئەوە هیچ زیان بەخش نییە ئەگەر لەسەر ئەو دایرێکشنەی کە لەسەری نووسراوە بەکاری بێنیت. ژنەی تایبەتی تەندروستی سەر بە بڕبەرێتی تەندروستی سلێمانی و لیژنەی تایبەتی قایمقامێتی قەزای مرکزی شارەکە بە وتەی خۆیان چاودێریکی توندی هۆڵە وەرزشیەکان دەکەن. زانیاری ئەومان بەدەستگەیشت بوو هەندێک جۆری بەناو تەواوکاری خۆراکی کە بە تەنها دەفرەکەی یان بەرگەکەی براندە تەواوی ناوەڕۆکەکەی فەلکراوە بە مادەی دیکە پڕکراوەتەوە و دوورە لە پرۆتین دەدرێ بە یاریزان. ئەمەوەی ئەم زانیاریە پڕژاز بکەمەوە. بەنسبەت هۆرمۆنەوە بە هیچ شێوە ڕێگە پێدراو نیە چ بە دەرزی بێت چی لە هۆرمۆنی گەشە بێ چوە خواردن بێ لە شوێنەکانە بەکاربێت. چۆن ڕێگەی لێ ناگیرێت لە هۆڵەکان ئێمە بینیومانە بەدڵنیایی و ڕێگەی لێگیرێ لەوانەیە وەکو دیاردە هەبێت دیاردێکی کەم هەبێت بەڵام بەدڵنیاییەوە ئیجراتیش کراوە و ئەو شوێنانی کە هۆرمۆنی تیا پسوڵی سەرپێچیان بۆ کراوە خرامەش کراون هەم لە لایەن لیژنەکانی تەندروستی و لە لایەن لیژنەکانی قایمقامێتی سلێمانیەوە. لە ساڵی 2010 زۆر شوێنتان بەسەر کردێتەوە دەربارەی
هۆڵەکان کە پرۆتینەتی تیا ئەفرۆشێ بە دڵنیاییەوە بە شێوەی گشتی نەک بۆ هۆڵەکان بۆ هەموو ئەو شوێنانەی کە کاری فرۆشتنی پرۆتینەکەن زۆر شوێنان بەسەر کردو دەستیش بە زیاتر لەسەر هزار پارچە موادا گیراوە کە بە شێوەیەکی ناتەندروستیان بە پێی پشکنینی کوالیتی کۆنتڕۆلی وەزارەتی تەندروستی داخل بوو ڕێگە پێدراونێ بفرۆشێت فرۆشاو لە بازارەکانیان لە هەنێ شوێن دەستمان بەسەراگرتووە کە لە ناوخۆیان دروستکراوە و لێبوڵێکی بۆ دروستکراوە کە هاوردەکراوە بەبێ پشکنێکی وەزارەتی تەندروستی بێت زۆر باشە تاوکەری خۆراکی جێی خواردن نەگرێتەوە هەندێک کەس لە نانی بەیانی ناخۆم لە هۆڵێک تاوکەرێکی خۆراکی بەکارێنڵاستی دروستە خۆی تاوکاری خۆراکی نای خۆی بەخۆوێت ینی تۆ ئەو خۆراکی کە خۆی ئەگەر پێداویستەکانی پڕ نەکردیتەوە لە ڕێی تاوکاری خۆراکی وەرەگری ینی بە دڵنیاوە بێ خواردن بخورێت دواتر ئەگەر پێداویستی خواردنەکە بۆنە لە ڤیتامین لە کانزا لە ئەمینۆ ئەسیدەکان ئەگەر پێداویستەکەی تاو نەبوو دواتر توانین بە تعویزەکەیتەوە بەڵام بە هیچ شێوەیەک ناتوانێت تەنها تاوکاری خۆراکی بخۆی لە جیاتی خواردن دەستان بەسەر زیاتر لە 1000 پارچە گرتووە بەڵێ لە ساڵی ڕابردووە کە پرۆتین بوون بەڵێ لەبەر کوالیتی باش نەبووە لەبەرەوەی کوالیتی باش نەبوو لەبەرەوەی بە پێی ڕێنمایی وەزارەتی تەندروستی کوالیتی کۆنتڕۆڵ بەڵام لە هۆڵەکان بوون وانە لە هۆڵەکان و لە شوێنە گشتەکانیش لە بازارەکانیش پێشبینیەوە ناکەن هێشتا چەند هزار پارچەیەکی تر لەو بە دڵنیاییەوە جۆرە لە هۆڵەکان هەبێ بە دڵنیاییەوە بە داوچوونەکان ئێمە بۆ حاڵەتە بەردەوامە بە هەموو شێوە ڕێگریەکەین لەوانەیە کە بە شێوازێکی ناتەندروست بەبێ چاودێری وەزارەتی تەندروستی داخڵە بێت سستێک نییە لە بۆ داداچوون کاری ئێوە نابەتەنیا لە هەرێمی کوردستان بەشێکی گشتی لەوەی کە هۆڵەکان پاک بکرێتەوە لەوەی پرۆتینێکی زیان بەخش بێ کوالێتی بەبێ مەرجێمایەکان داخل ببێ بەڕای من لیژنەکان وەکو پێویست کاری خۆیانەکەن بەڵام تا ئێستا نەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێ ئەویش ئەگەڕێتەوە بۆ دووسێ هۆکار هۆکارێکیان ئەوەیە کە بەداخۆ هەوڵاتانی ئێمە لە ڕووی ڕۆشنبیریەوە ڕۆشنبیرێکی وایان نییە کە ئەو پرۆتینە خۆراک یاریدەدانە بە شێوەیەکی تەندروست بەکاربێنن دومیشان بۆی سنوورەکان و سنوورێکی زۆری کراوەمان هەیە زۆری بە شێوازێکی نایاسایی داخڵە بێ ینی بەڕسمی نایە لەلایەن وەزارەتی تەندروستی و پشکنینی بۆ بکرێ بە شێوازێکی نایاسایی داخلی شارەکانە بێ بۆیە دەست بە سەراگرتن و کۆنتڕۆڵکردنی هەمووی زۆر ئاسان نییە یەک نمونەم پێ بڵێ کە نمونەیەکی زۆر کاریگەر بوو بێ لە ئەنجامی گەڕان و پشکنینی خۆتان بۆتەن دەرکەوتوبێ کە کێشەی زۆر گەورەیتیا بوو بێ لە چه هۆڵێک ناوەکەشی مەڵێ کە کێشەی گەورەتان بینیوە لە پرۆتین و هۆرمۆنوانەیە بەنسبەت پرۆتین و هۆرمۆنەوە ئێمە لە حاڵەتێکە بەدیمان کردووە بەس قوتووەکەی یانی هاوردەکراوە ئەو پێکاتەکەی تری لێر دروست کراوە و لەزگەیەکی لێدراوە کە هاوردەکراوە ینی بە شێوازێکی ڕسمی بەڵام داچوونمان کرد بە شێوازێکی ڕسمین و ئیجراتی یاسایی لەگەڵا کراوە لەکوێ ماوەدەکەی دروست کراوە لە ناوخۆ دروست کراوە لە شاری سلێمانیە ئەتر شەر نیە لە شاری سلێمانی بێ لەوانەیە لە شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیش دروست کراوە بەڵام قوتوەکەی کە هێنراوە سوکی مارکە هەرەوەنا چی تیا بوو ناوەکەی بەسا پرۆتین بوو بەس چۆن پێ دەڵێم بەشێکی زۆری بەرهەمەگیایەکان بوو بە کەپسول دروستیان کرد بە پرۆتینیان فرۆش یوسف 8 ساڵە یاری لە جوانی دەکا و ماستەری لە وەرزش هێناوە 4 ساڵیشە وەک مامۆستا لە هۆڵەکاندا ڕێنمایی یاریزانان دەکا وە خۆی دەڵێ بەکارهێنەری تەواوکارە خۆراکیەکانە بە پێی پێویست دەیخوا چیرۆکی جۆرا و جۆر لای مامۆستا یوسفە وە خۆی دەڵێ ڕووداوی گیان لە دەستدانیشی بینیوە بەهۆی بەکارهێنانی هۆرمۆن و پرۆتینی نەشیاو یوسف باز لەوە دەکات هەندێک ڕاهێنەر بوون بە بازرگان و دکتۆر مەفهومێکی زۆر غەڵەت هەیە لەسەر هەم پرۆتین هەم هۆرمۆنات لە زۆر هۆڵ کە بەکار دێت بەبێ ڕێنمایی تەندروستی بەڕاستی چووکە زۆر جار ڕاهێنەرێک کە لە ڕێی بۆ نمونە بەس بەوەی بزنسەکەی خۆی پێشبخا بەس لەبەرەوەی ڕێ پرۆتین یا هۆرمۆنی هەیە ئەیفرۆشێت بەبێ ئەوەی کە زانیاری تەواوی هەبێ لەسەری ئەیا بە یاریزانەکان کە ئەوەش زۆر جار کە ئەبێتەوەی ئەوەی کە تەندروستی کەسەکە ئەچێتە خەتەریاتەوە ینی زۆرێک لە ڕاهێنەرەکانی ناو هۆڵەکان بۆ ئەوەی بازرگانی خۆی بەردەوام بۆ منە سەپلمنتەکە بفرۆشێ بەس بۆ ئەوەی هۆرمۆن بفرۆشێ کە ڕێگە پێنەدراوە بەڕاستی هۆرمۆن بێت مدەڕە بیفرۆشیا لە قاعەکانە نابێ بفرۆشێ هۆرمۆن بە هیچ شێوەیەک ئەوانە بەکاردێن لایەوە نییە هۆرمۆن بە هیچ شێوەیەک نییە نایفرۆش نەخێر ئەی پرۆتین هەیە احتیاجە پرۆتین سەپلمنتە تا چەند ئێوە بە ڕێنمایی پزیشکیان یان نەخێر ئێوە وەکو هۆڵەکانی تر وەکو ڕاهێنەرەکانی تر بە هەمان جۆر پرۆتین ئەفرۆشن بەبێ ڕێنمایی پزیشکی پرۆتین ئەفرۆشن ئێمە لێرە دکتۆریشمان هەیە و هەروەها مدەربەکانیشمان خاوەنی بڕوانامن ئەوەی مەفهومێکی خەڵەتەوەی لێرە ئەگوزارێ ئەوەیە کە وا تێگەیشتن کە پرۆتین شتێکی بۆ نمونە سحریە وا لە یاریزانەکە ئەکات کە ڕاستەخۆ بە دەبەیەک ئەوێ زل بێت تێگەی جا بڵێن زۆر کات هەبووە تەلەبێک کاتوتێتی مامۆستا من ئەم دەبەیەم بەکارهێناوە بۆی چم لێ نەهاتووە ئەوێ بە دەبەیەک ئەوێ بە دەبەیەک لەشی بگۆڕێ پرۆتین تەنها مکمل غذایە ناوەکەی بەخۆیەتی واتە
تاوکاری خۆراک تۆ سەرەتا ئەبێ خۆراکەکە و مەزبوط بێ ئەبێت ئینتێکی پرۆتین ئەگەر توێ زیایکە و کاتە بێت فەنابریتە بەر پرۆتین ینی هەموو کاتێک تۆ زەرور نییە پرۆتین بەکاربێنی نمونەت بینیوە یاریزان تووشی کێشەی گەورە بوو بێ بێگومان خۆم خزمی خۆم بەکاری هێناوە چکە پرۆتینەکە ئەکسپایر بووە لەشی هەمووی بووە بە زیبکە ینی پێی ناکەوێت پرۆتینەکە ئەکسپایرە یاخود فیکە حاڵتانەمان زۆر بەسەراتوە نمونە لەوە خراپتر چی هەبوو نمونە لەوە خراپترەوەی کە یاریزان بۆ نمونە هۆرمۆنیان بۆ بەکارهێناوە بەس مامۆسایکی بینیوە لەگەڵ ڕێزمان جسمێکی زۆر زەبەلاحیە بۆ سەر کوردی خۆمان بەڕاستی ئێستا ئەڵێ ئەقلی لە چاویەتی کە ئەی بینێ شتێکی زلە بینێ نازانێت لە ناوەوە داخلیە لە داخلیان بڵێن چی ئەگوزەرێ چی لە گورچیلەکانی کردووە چی لە لاشەی کردووە لە ناوەوە بەس بە هۆرمۆن لەشی خۆی زل کردووە زۆرێکیان هەمویان نا ئەکید ئیتر بۆنە سەیری ئەوە کە ئەوش بەپی ڕێنمایی ئەو بۆنەڵێ فڵاندەرزی کە لە ژێر مێزەکەیەوە ئەیاتێ بێ ئەوەی بچێبوونی لە سەیدەلێ بیکڕێ على الأقل هیچ نەبێت لە بچی لە سەیدەلێ بکڕێ خۆی ئەیاتێ بەو شوێ بەکاری هێنێ یاریزانمان بینیوە تووشی فەشەلکلەوی بووە و کۆچی دوای کرد. ئەگەرچی لە زۆربەی وڵاتانی پێشکەوتووی بواری وەرزش لیژنەی تایبەت بە پشکنینی وزەبەخشەکان سەردانی کەمپی ڕاهێنان و ڕۆژانەی هەندێک لایەنە وەرزشیەکان و یاریزانان دەکەن بەڵام لە هەرێمی کوردستان هیچ لیژنەیەک لەم بارەیەوە بوونی نییە هاتوونەتە یاریگای یانەی وەرزشی نەورۆز لێرە تیپی تۆپیپی یانەکە بۆ قۆناغی دووەمی خولی یانە ناوێبەکانی کوردستان خۆیان ئامادە دەکەن کە لە قۆناغی یەکەمدا دوای ئەنجامدانی سیانزە یاری و بە 21 خاڵ پاش یانەکانی دوهۆک و پێشمەرگەی هەولێر پلەی سێهەمی خولەکەیان گرتووە پرسیارمان بۆ پزیشکی یانە و کاپتن و یاریزانەکانی یانەکە ئەوەیە ئایا ئامادەن لەم ساتەدا پشکنینی وزەبەخشیان بۆ بکرێ؟ تا چەنە یاریزانەکانتان ئامادەن ئەگەر لیژنەیەکی پشکنین هات پشکنینی خواردنی وزەبەخشی بۆ کردن ئەوان ئستعدادیان هەیە و ئەچنە بەردەم ئەو لیژنەیە بەدڵنیاییەوە کاکارە من لێرەوە پێتەڵێم و لێرەوە بێکی تۆپی کوردستان و بە هەموو لایەنە پەیوەنددارەکانی وەرزش دەڵێم هەموو دقەیەک یاریزانەکانی ئێمە ئامادەن هەر لیژنەیەک بێت پشکنینی مادە و زەبەخشەکانیان بۆ بکات ئامادەن هیچ یاریزانێکتان نییە و زەبەخش بکاربێنێ بە هیچ شێوەیەک من دڵنیایی ئەم لێرەوە هیچ یاریزانێکی ئێمە من ماوەی 12 ساڵە لایەنی وەرزشی نەورۆز و معالج کارەکەم هیچ یاریزانێکی ئێمە لە ماوەی ئەم 12 ساڵا من نەتوانم گرنتی بەم بە هیچ شێوەیەک مادەی و زەبەخشیان بەکارنێنەوە بەکاریشینە بەهێزکەر بەکار نایەنن مادەیەک ناخۆن بەهێزیان بکە مادەی بەهێزکەر ئێمە باجیایکەینەوە لەو زەبەخشەکان ئەمانە ناسنە قاڵبی مادەی و زەبەخشەوە ئێمە زۆر جار بەکارێنین وەکو عیلاج بۆ یاریزانی مەساڵ بەکارێنی یاریزان ئەزانم حەز ناکەم ناوی بێنە مەسەلەن ئیسابەی قورسیە بوو هەر لە ڕێگەی دەرزی و یاری کرد یانی ئەمە ئێستا دانیشتۆ لە ماڵەوە تەمەنیشی ئەوە گەورە نییە چکە ئیسابەگەی بۆ هەر زەختی لە خۆی کردو بە دەرزی یاریکە دەرزی و ئەو دەرزانش کە ئەو بەکارێنە دەرزی کاتین هەمووی بۆ سعاتێ 2 ساعتێک توانڵم زەرری زۆری لەگە لە ڕووی کریاتین و سیڤۆر و ئەو شتانش کە یاریزان بەڕاستی یەکی لەوانە خۆم بەکاربێنەوە سیڤۆرە کە زانیوە زەرری هەبووە کە زانیمە دوای یارێک هاتمەتە ماڵەوە هەستم کردو کە ینی جسمم وەکو پێشتر نییە کە ئەو شتم بەکارێنە یانی هەستم پێکرۆ کە زەرریە بۆ دوورکەوتمە ینی زاخۆ لە خولی عێراقیش جەناب یاری کردو یاریزانی پیشەگەریشتان لەگەڵ بۆ کاتە کە لە دەروی هەرێمی کوردستان هاتبوو ئەوان تازەنە ئەدبینین کە دەرزیەک بەکاربێنن بۆی بەهێزیان کە یان وزەبەخش بەکاربێنن لە ڕاستیە بینیومە خۆم یاریزانی پیشەگەرم بینیوە کە لە دەرەوەی وڵاتی هاتبوو دوایش پێیان زانی نادی یعنی بە دەرزی یارێک پێیان کە دوای دەرکەوت بە دەرزی یارەکە توانینەوە یارێک بە دەرزیار یارێک دانیش ئەمە زەرەی لە خۆی هەم لە تیبیش دوایە بۆیان دەرکەوت کە ئەمە سوودی نییە و لە تیبەکەش دوور خراوە توان بڵێم ئەو نسبەت زۆرەی کە لەناو دەروی هەرێمی خۆمان هەیە لەناو هەرێم کەمترە لە یاریزانی خۆمان کەمتر بەکارێن بەڵام توان بڵێم یاریزانەکانی خولی عێراقی زیاتر بەکارێنن نۆرماڵە لێرە شتەکان پێشدەوری فەحسات و شتی تۆبیمان بۆکەن ئەنێرێ بۆ ئیتیحاد خۆیان لێ پێچینەوە سەرپەرشتی شتەکەکەن تا سشتیشوان بەڵام منەوەی زانیاریم بیستوە هەنە یاریزان پێش یاری بە چەند ساعاتێک یەک دوو دەرزی بەکارێن بۆی لیاقەی هەبێ بۆی بتوانێت بەهێزەوە یاری بکە بەڵێ ئەو شتە هەیە ڕاستەکەی هەیە بەکاریت بەڵام من وەکو خۆم کە یاریزان و لەم نادیاریم کرۆ نادی خۆمانە بەدیمە
هاتوینەتە بەڕێوەبەرێتی کۆنتڕۆڵکردنی هێنان و دروستکردنی دەرمان و پێداویستی پزیشکی KMCA لەگەڵ خۆمان کۆمەڵێک پرۆتین و تەواوکاری خۆراکیمان هێناوە بۆ پشکنین. لێرە پشکنینی جۆرا و جۆر ئەنجام دەدرێ. ئەرچی دەستگاکە تەواو هەستیارە بەو پێی تەواوی دەرمان و پێداویستی پزیشکی هاوردەکراو. لێرە پشکنینی بۆ دەکرێت. ڕەزامەندی و ڕەتکردنەوەش هەر لێرە ئەنجام دەدرێ. بە پێی پشکنینەکانی نمونونەکەی ئێمە کە هێناومانە لەگەڵ خۆمان پێشتر هەندێکیان ڕێگەپێدانیان هەبوو، بەڵام هەندێکیان ماوەی بەسەرچوونیان نزیک بوو و ڕەتکراونەتەوە. بەڕێوەبەری دەستگاکە نایشارێتەوە ڕێگەی قاچاغ زۆرە، پێویستیان بە پشتیوانیشی زۆرتر هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی زیاتری دۆخەکە. بۆی بتانی کارێک لەم بوارە ئەنجام بدەیت بە شێوەیەکی ڕێکوپێک بەبێ ئەوەی نقصستانی هەبێت یاخود کەم و کوڕی هەبێت، ئەو بە دڵنیاییەوە پێویستیت بە تیمێکی زۆر گەورەیە، پێویستیت بە دامێکی مادی زۆر گەورە هەیە. ئەو هەموو تاوکارە خۆراکیە پرۆتینە ماوە بەسەر چۆیان فەلکراوە دێتە هەرێمی کوردستان و ئێوە ئاگداری نین، ئەوە ڕاستە و گلەیە؟ ئێمە وەکو بەڕێوەبەراتی کۆنتڕۆل جۆری دەرمان و پێداویستی پزیشکی لە هەرێمی کوردستان بەرپرسین لەسەر ئەو پرۆتینانەی کەوا بە شێوەیەکی یاسایی هاوردەی کوردستان دەکرێت و ڕێگەپێدانی بەڕێوەبەراتەکەی ئێمەی هەیە و هەر پرۆتینێک بە دەربێ لەم ڕێنمای یاخود بە دەربێ لەم ڕێگەپێدانە ئەوە پرۆتینیشی نایاساییە و ئەو کەسانەی کە پرۆتین بەکاردێنن ئێمە پێیان دەڵێن بەهیچ شێوەیەک بەکارمێنن لەوانەیە ئەمە بە شێوەیەکی نازانستی هاوردەکرابێت و دواتر سۆستەکەی نازوانین چێن دەرێ مەشەکەی سەرچاوەکەی نازانین چێن دەرا و لە هەمان کاتدا ئای لە ڕووی زانستیەوە بەکاردێنرێت زانستییاننا ئێمە لێ بەرپرسینە. دکتۆر دەستگای پێویست تاقیگەی پێویستان هەیە پرۆتینەکان بپشکنێت وەکو پێویست دڵنیا بێلی کە تا چەنە تەندروستە هەموو ماوەدەکانی وە خۆی تێدا یان نەخێر فەلکراوە؟ بەڵێ ئێمە تاقیەکانی ئێمە وەکو بەڕێوەبەراتی KMCA بە دڵنیاییەوە هەر پرۆتینێک بەڕێگە ئێمەوە هاودەی کوردستان دەکرێت ئەوە ئێمە پشکنینی بۆ ئەنجام دەدەین و دوای ئەوەی کە لە پشکنین دەردەچێت ئێمە هەڵسەنگاندنی پێ دەدەین و دواتر ئەو کۆمپانیایەکەوە ئەو پرۆتینی هاودەی کوردستان کردەوە بە شێوەیەکی ئازادانە دەتوانێت بیفرۆشێت و مامەڵی پێ بکات. هەر پرۆتین و هۆرمۆنێک دیتە ناو هەرێمی کوردستان مەرجە لە لای جەنابتان و تێپەڕێ؟ بە دڵنیاییەوە لە هەر خاڵێکی سنووری بە هەر خاڵێکی سنووری لە هەرێمی کوردستان بێت دەبێت ئیلا ڕێگەپێدانی ئێمە هەبێت. ئایا دڵنیان لە بازارە هەموو ئەوانی کە ئەفرۆشرێ بەلای جەنابتانە تێپەڕیوە؟ نەخێر لەبەرەوەی بە دڵنیاییەوە پێتان دەڵێن بڕێکی باشش هەیە بەبێ ئەوەی بە ئێمەدا تێپەڕێت هاودەی کوردستان کراوە بە شێوەیەکی قاچاغ. چۆن نتوانن ڕێگی لێ بگرن؟ هەروگوتم تیمەکانی ئێمە دەبێت زیاتر ئیشەکانی خۆمان پخوتر بکەین و ئەوە کە باسمان کرد پێویستیمان بە داعمی مادی و معنەوی و پێویستیمان بە زیادکردنی کارمەندەکانەیە. سەرۆکی لیژنەی ئۆڵۆمپی هەرێمی کوردستان ڕاشکاوانە دەڵێ قەیرانی دارایی لە ماوەی ڕابردوو بە تەواوی دەستی بەستون بەڵێنیش دەدا لە ڕێگەی بەرنامەی بنکۆڵەوە کە پاژەم پرۆگرامە زۆر جدیتر لە پرسی پرۆتین و تەواوکارە خۆراکیەکان لە ناو هۆڵە وەرزشیەکان بکۆڵنەوە پێشنیاز دەکات لە هیچ هۆڵێک تەواوکاری خۆراکی بەبێ ڕەچەتەی پزیشکی نەفرۆشرێ بەڵکو تەنها لە دەرمانخانەکان تەواوکاری خۆراکی دابنرێ بۆ فرۆشتن. چاودێری باش نییە یەک ئەبێ قایمەقامێتە وەزارەی ڕۆشنبیری و لاوان ئیشی ئەوانە مەسلەی پزیشکی سەیدەلیات ئەو لە سەیدەلێ بفرۆشرێ لە ژێر چاودێری ڕاچێتەی دکتۆر با قەیدی نییە هەنێ لە هینەکان ڕاهێنەرەکان تێگەنەوە مەسەلە بە زۆری نە بەسەیەوێ ئەو یاریزانە بگات بە کەمترین کات و پارەی خۆی وەرگرت. کاتەمە مەسەوەکو لیژنەی ئۆڵۆمپی ئەرکی جەنابتان چییە؟ ئایا بەشێک لە کەم تەرخەمی بۆ لیژنەی ئێوە ناگەڕێتەوە؟ ئێمە ناتوانین ئەوە بکەین ئێمە یەکێتی بنیاتنانی لەشمان هەیە چالاکیەکە ئەوەنەی لەسەر ئێمەیە باقی لەسەر وەزارەتی سەحەیە و لەسەر قایمەقامێتە ئەوانە بێ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەو هۆڵانە. بەڵام مامساڵن یاریزان کە لەژێر چاودێری بەڕونەی یەکێتی سەر بە ئێوە کاتێک ئاماداکرێ بۆ بەتوڵە بە دەرزی ئامادەیەکەن ئەنواع دەرمانی لێیەن ئێوە کاتە لەژێر بەرپرسیارەتی جەنابتان نییە مامەسا؟ ئەوە نییە ئێمە بۆەوە نازانین ئەوە ئیشی دکتۆرە ئەوانە بێ لیژنەیەک دابنێن بەس ئێمە لەمە دووە بەگەڕ ئەکەوین بۆ ئیشەکانمان کە 4 ساڵە ڕاگیراوە بە بۆنەی نەبوونی موچە ئێستا یەک ڕێنمایی و یەک ئیشێک ئەدۆزینەوە بۆ هۆڵەکان بە تایبەتی
بنیاتنانی لەش کە زۆر باوە ئەنی لە دوایان پرۆگرامە مامۆستا جەنابتان بە فعلی زیاتر دەست بەکارە بین بۆ ئەو مەسەلەیە ئاگاداریانە بین چاودێریان ئەەکەین. ئەمەلبوومە وێنە و یادگاری لە خۆ نەگرتووە بەڵکو چەندین دیمەنی ترسناکی ناشرینی ناو بەشێک لە هۆڵەکانی یاری لەش جوانی هەرێمی کوردستانی تێدایە. ئێوارەیەکی زستان لەگەڵ تیمێکی تایبەتی لێژنەی باڵای پارێزگای هەولێر بۆ پێدانی مۆڵەت و پێداچوونەوەی مۆڵەت کە خاوەنی هەمان ئەلبومی وێنەکانن دەمانەوێت سەردانی یەکێک لە هۆڵە وەرزشیەکان بکەین. هەر لەگەڵ هاتنمان بۆ نەهۆڵەکە پێیان وتین ماوەی نزیکەی 2 ساڵە خاوەنددارانی هۆڵەکە نایەنەوێ مۆڵەتی فەرمی لایەنە زۆرە و زۆرەکان دەربکەن. لە پێشتریش 25 ڕۆژ هەمان هۆڵ داخراوە بە وتەی نوێنەری تەندروستی ناولیژنەکە سەرپێچی لە ڕێنماییەکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە. ئاویش بە فرۆشتنی تاوکارە خۆراکیەکان کە لە ساڵی 2016ەوە بەپێی ئەم ڕێنمایی بەردەستی لیژنەکە ڕێگە نادرێت لە هۆڵە وەرزشیەکان پرۆتین بفرۆشرێ. تەنها لەم هۆڵەش نییە لە زۆرینەی هۆڵەکان ئەو فەرمانە یان نەبیستراوە یان جێبەجێ نەکراوە. ڕەخنە لە بڕیارەکەش دەگیرێ و ئەوترێ بڕیارێکی دروست نییە. لێرە گفتوگۆی ڕوبەڕوو گەرمەوە هەندێک جاریش دەستوەردان لە کاری لیژنەکان دەکرێت لەلایەن کەسانێکەوە کە بەشێک نین لە کارەکە. بۆ مراجعەی لایەنی پەیوەندیدارەکان ناکەنەوە بۆ پرسیاری کاکدانایە خۆی هەندێک لەبەرەوەی پێوەناکەن هەندێک گفتوگۆمانەیە لە مابینی من و تۆ بڵێ هەندێک گفتوگۆمانەیە لە مابینی تۆ پێویستە یارمەتی مان بکەی هاوکاریمان بکەی بەڵام بەواقعەتانە تۆ لێمان تون دەکەی. بۆچی لێیان تون دەکەی کاکدانا؟ لە ڕووی تونبوونی کە لە هۆڵێکی وەرزشی هۆڵ دەکێتەوە دەبێت زۆر لایەنی پەیوەندیدارەکان پابەندی بین یەک لەوانە بەرەبەتی تەندروستی هەولێر دەڵێت بە هیچ شێوێک ناوی خۆراکی وەرزشی ناو هۆڵەکان نەبێت. باشە ئەمەمان زانیت پێیان دەڵێن کاکە بە هیچ شێوێک ناوی ناو هۆڵی وەرزشی خۆراکی وەرزشی هەبێت. دوێمینەن لە ڕووی ڕاهێنەراتیەوە تۆ خۆت ڕاهێنەری مۆڵەتی ڕاهێنەرتێ و مۆڵێکی خۆدێنی تەقدیمەکەیت و مۆڵەتی پیشەی پێوەرەکەی بەڵام نایەت پابەند نابی بەڵام ئەمەیان نهاتۆ مراجعەمان کە دەڵێ من تۆ من هیچم لەگەڵ یان برا من کابرای دەناسمنەوە بەڵام بەڵێ ڕێنمایی حکومی لایەنی پەیوەندیدارە. بەڵێ ئەگەر لە ڕێگای هۆڵەکەش قەدەغە بکەیت من لە ڕێگای کۆمپانی خۆمەوە بەڕێگای ڕسمیەوە لە کتابی ئیبراهیم خەلیلەوە وەزارەتی سەحەی کوردستانەوە کتابم هەیە بەڕێگای خۆراکی وەرزشی بتوانم دەینمە ژوورەوە هۆڵەکانە نابێت بەڵام لە زۆربەی هۆڵەکانی سلێمانی و هەولێر و دوهۆک و قەزا و ناحیەکان زۆربەی ئەم تاوکارە خۆراکیانەمان بینەوە ئەیفرۆشن. ئەمە دەڵێن قەرارەکە نوێ قەرارەکە 2016 دەرچووە گەشتێتە 2019 تا ئێستاش بە تەواوەتی پابەت نابن ینی بە هەموو قاعەکان. لێرە من بەڕاستی شتێکیش بۆ بینەران ڕوون بکەینەوە. بڕیارە زۆر بە زۆرەکانی لایەنە پەیوەندیدارەکان بڕیاری وەزارەتی تەندروستیە کە ئەڵێ نابێت لە نەهۆڵەکانی لەشڕێکی ئەم جۆرە تاوکەرە خۆراکیانە یان هۆرمۆنەکان هەر جۆرێکی بەکاربێنرێ بفرۆشرێ بەڵام ئەبینرێ کەواتە بڕیارەکان جێبەجێ ناکرێن بڕیار دەرەکرێ دەرکردنی ئاسانە بەڵام جێبەجێکردنی ئاسان نییە. شتێک باسکەم ئێمە کە دەڵێن تاواکەرە خۆراکان و هۆرمۆنەکان هۆرمۆنەکان ڕەبەت نەبێت لەگە خۆراکە وەرشەکان زۆر جیاوازن بە زۆر ئەمە هۆرمۆنەکان بە هیچ شێوێک لار هۆڵێک سرنجێک دەرزێکی وزەبەخش وەکو تیسۆستێرۆن و نادرۆن بابەتی وزەبەخشەکان ناڵێن کە ڤایتامینەکان لەناو هۆڵەکان بژێمە بە تاکید بە هۆڵت داخراوە بەڵام لە ڕووی خۆراکە وەرشەکان کە ئێستا ناو وەرشەکاندایە و لە بازارشدایە ئەمە هەتا کوێستا لایەنی پەیوەندیدار وەکو تەندروستی لە دراسەدا نەکەوە پێیان بڵێن لە خۆراکە وەرشەکان ئایا دوو جۆریان هەیە ئەوانیان هەیە لەناو پرۆتین ئەناپۆلیکیشی تەیە کە بابەتی هۆرمۆین تێدایات ئەو دوو بابەتە جیا بکەوە لەگە ئەو خۆراکێکەوە ببێ مادە ئەناپۆلیکی تێدایە. مەسا هیچ جۆرە هۆرمۆنێک ئەفرۆشێ هیچ جۆرە هۆرمۆنێک گەیەن بەیاریزان لە وڵەکەی ئێمە قەدەغەیە. لە گەرمەی گفتوگۆکان خاوەنی ئەو کۆمپانیایی تاوکارە خۆراکیەکان هی ئەوانە هاتە ناو هۆڵەکەەوە و خۆی دەڵێ بەپێی ئەم بەڵگانامە فەرمیانی بەردەستی تەواوی پرۆتینەکان ڕێگەپێدانی دەستگا پەیوەندیدارەکانی هەیە و بڕاندی نێودوڵەتین ئامادەی هەموو جۆرە پشکنینیەکان کە بۆ بەرهەمەکانی ئەنجام بدرێ. ئەگەر تۆ بریکار نەبی کۆمپانیا ئەم شادە منشەت ناداتێت کە دروستکراوی چ وڵاتێکە لەکوێ دروست کراوە چۆن هێنا واروەها بۆ هەر بابەتێک ئەبێ شادە تەحلیلی لەگەر بێتن ئەگەر ئەم شادە تەحلیلە تۆ نەدێ بە کوالتی کۆنتڕۆل لەگە پێدانت ناداتێ بە هیچ شێوەیەک بۆت نییە. بازاڕەکانی هەولێر و سلێمانی پرۆتینی فەل زۆرە فرۆشرێ هەلگەلەگەلک زۆرە زۆرە یعنی بەڕاستی یاریزان وەی لات و نەیزانی ئێساش نازوانی کامە ئۆرجینێڵە کامە فێکە کامە کۆپیە کامە باشە.
دوجار بە کۆدەنگی تەواوی لیژنەکە گەیشتن بە بڕیارێک و دەڕۆژ مۆڵەت درا بۆ چاکردنی کەم و کورتیەکان. هۆکاری ئەم مۆڵەت پێدانە بۆ ماوەی دەڕۆژیکە لەبەر چییە؟ ینی لەبەر چه هۆکارێک خاڵەکانم بە کورتی پێ بڵێ کە لێرە خۆتان نووسیتان نەبوونی مۆڵەتی پیشەیە کەەوە یەکە لە مەرجە سەرچیەکان نەبوونی مۆڵەت تەندروستی کە کاک دکتۆر ئاماژەی پێکە لەگە کارتە دروستی ئەوانەیە کار دەکەن لێدا بێ کاری تەندروستیان هەبێ بۆ ئەوەی بزانن هیچ نەخۆشیێکی گوازراوی نییە پابەر نەبوون بە ڕێنمایەکانی بەرگری شارستنی کە ئەوەش خۆتان نەزان ئەگەر ڕووداوێکی ئاگەر کەوتنەوە کارەساتی گەورەی دەکەوێتەوە بوونی خوراکی وەرزشی قەدەغەکراو کە بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان قەدەغەکراوە پابەرمە نەبوون بە ڕێنمایەکانی ژینگە پێشتریش چەند جارێک ئاگادارکراوەتەوە بە پێی ڕێنمایەکانی ژینگە کاگەنۆر لێرە زیاتر ڕێژەیەکە دەبێت سەوزایی هەبێ بۆی زیاتر ڕێژەی ئۆکسیجین بدات بە یاریزانەکان. ئەگەر ئەم شوێنە مۆڵەتی چەند ڕۆژەی پێدرابێ ئەوە بەپێی ئەم نووسراوانە چەندین شوێن لە پێشتر داخراون بەڵێن نامەی دادنووسیان پێپڕکراوەتەوە چەندین شوێنی تریژ ئاگدار کراونەتەوە و سزای مادیش دراون. ئایا مەبەست لەم پرۆگرامە دوورخستنەوەی هاوڵاتیانە لە بەکارهێنانی پرۆتینی سوودبەخش کە بەڕێکارێکی زانستی و لە ژێر چاودێری پزیشک بەکاربێ؟ بێگومان وەڵامەکە نەخێرا. لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین سەرەڕای هەوڵی بەردەوامی دام و دەستگا زۆر بە جۆرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام هێشتا نەتوانراوە ڕێگا لەو ڕێگایانە بگیرێ کە مەوادی پرۆتین و هۆرمۆنە قاچاقەکانی لێوە دێتە ناو خاکی هەرێمی کوردستان. هێشتا لە ناو هۆڵەکانی فیتنس و لەشجوانی ئەو دەرزی و پرۆتینانە دەفرۆشرێن کە مۆڵەت پێدانیان نییە بە هیچ جۆرێک. تا بەرنامەیەکی ترە مولایەکتان لە خۆشییا بن. خواتان لەگەڵ.